باش عزیزان و خۆشەویستانی کاک ئارامی حاجی عەلی ڕێز و احترام و خۆشەویستیم بۆ مولایەکتانی عزیزان هیوادارم کە زۆر باش بن یەک دوو دەقیقە هەڵەسین تاوەکو مەجموعەیە برادەر کۆ بێتەوە سوا قسەکەین و دوای هەڵەسی نەچین بەلا کارمانەوە چکە زیندگی سەختە. چۆن کوڕەکان باشن شکر هەموو شتێ باشە عزیزان. یا الله هەموو شتێ باش دەنگێش کەسکەم هیچ شتێک نەمێنێتەوە بۆی هەموو شتێک باش بێت. باشە خۆشەویستانی من بەخێر بێن سەر چاوانم احترام بۆتان هەیە بۆ هەموو لایەکتان ئازیزان هیوادارم کە زۆر باش بن. ئەم شەویش کۆمەڵی قسە و باسەکەین و لە یادی ڕۆژنامەنووسیشە بەرنامەم هەیە ئەگەر چوزان کاتەکان مەجال بدا بەڕاستی حەزەکەم تۆزی ئێستا بەش قسە بکەم بەخێر بن سەر چاو بەخێر بن. ئەم شەو یادی کاکە حەمەوە حەمەی حاجی مەحموود کاکە حەمەی خار بۆ یەکە ئەوە هینم کردووە ئەو شینەمدا ناوە جا کاکە حەمە بۆیە ڕەنگی شینی هەڵبژاردووە لەبەرەوەی کە مێشولە ڕقی لە ڕەنگی شینە پێوی نانیشێتەوە ئەویش لە شارە زورە و منتیقەیش مێشولەی زۆرەی تە ڕەنگی شینی بۆ خۆی هەڵبژاردن هیچ هونەرێکی تیان نییە بەڕاستی هەر ئەوەیە هونەرەکەی عەزیزان. نەڵاوەڵا سڵاو سەر چاو بەخێر بێنێ خۆ. ئەرەوەڵا وەڵا هیچ نەبووە خاڵی گیان چی ببێت دنیا بۆ بە شامی شەریف خەمە نەبێ هیچ نییە قورە. ئەوە تیکتۆکات لەگەڵ قوشدام نەناوە ئازیزان ئەگەر لەگەڵ قوش بوو داوای لێ بوو نەکەم ئیتر خۆی وایە ئێمە چی بکەین کە دوایی کێشە نییە چونکە بۆتان دائەنێمەوە. ئەرەوەڵا عزیزان وردە وردە بڕۆمە ناو قسە و باسەکانەوە هەروە بە کورتی زۆر کاتتان نەگرم چونکە کاتتان لە زیێڕەوە نامێ هەروە کاتەکانتان بڕوا بەڵام کۆمەڵی قسە و باسەکەم گوتیان مەلا بەختیاریش لە هۆڵەندایە پێم وایە کۆڕی هەبووە بەڵام بەڕاستی من نەچوون بۆ کۆڕشتەکەی لەبەرەوەی کاتی خۆی چوون بۆ کۆڕەکەی لە دانهاخە هەمویان بە پاڵکردمیانە دەرەوە خوا هەر بەپاڵ نییە ئاڕێک هەتا مەسعەدەکە بدیمیان و اینجا ئەویان لیا بۆ سفر خستمیان نامەسعەدەکە و اینجا وەستان هەتا ئەگاتە خوارەوە عەرزەکە اینجا تێن دەبڕە خوافیزی بێ. ئەرەوەڵا بەرگەی چوار قسەیان نەکرد ئازیزانی ئارامە ئەمانە نازانن ئازادی خوازیە بەرەوە تااقەتم نییە بچمە کۆڕەوە لە حەقەتە کۆڕی ئەوانەی کە باوەڕیان بە قسەکردن و مناقەشە و گفتوگۆ ئەلەم بابەتانە نییە. لەناو قوچە تیکتۆک ئازیزان ها دەبات بۆتان چاکەم کەوات ببوورن بەڕێزان ببوورن بۆتان تەرتیبەکەم مادەم لەناو قوچە بە ئاوا لەجا چییە خۆن چۆن تووشی خۆمان تووشی بەڵاکە بخ کاک ئەوە ئێستا هین نییە ئێستا تەواوە ئێستا کێشەی نییە خۆشەویستانی من ئێستا تەواوە لەبەرەوە بەڕاستی ناچم بۆ کۆڕ و کۆبوونەوە ئەلەم بابەتانە چونکە مناقەشە و گفتوگۆی تیان ناکرێ ئەبێ ئاوا وەکو هیندا بنیشیت و ئەوان قسە بکەن و تۆش جاجار ئەگەر پرسیارێکی هەبوو پرسیارێکی لێ بکەی ئەگەر پرسیارێکی نەبوو ئەوەی تر هین نییە ئەبێت بۆ خۆت ئاوا بۆ خۆ دابنیشی ئەوش بەخوا بەڕاستی بە من ناکرێت. جا ئازیزانی ئارام ئەحمەد ئەگەر ویستت یا ئەگەر ویستان کۆیلە بناسن ئەوە بە خراپە باسی خاوەنەکانیان یان ئێستا ناوێن ناوە سەرۆکەکانیان بکە باشە لێرەوە بۆ دەرەکەوێ کە کۆیلە و زەلیل و دەسە پاچە چۆن خۆیان دەرەخەن و خۆن چۆن بە عالەم ئەناسێنن و چۆن کۆیلە خۆشی لە خۆی تێگا کە چۆن بیکردنەوەی لە دەست داوە و چۆن خۆی پێ مرۆڤ نییە و پێی وایە تەنها سەرۆکەکەی کە ئەکاتە خاوەنەکەی مرۆڤە و ئەمیش مێگەلێکە و بەس
هەر لەبەرەوەیە کە تۆ باسی خاوەنەکەیەکەی ئێستا خاوەن چییە؟ ئێستا ئەوەی یەکێتی بێ بۆ نمونە مامجلال خاوەنیەتی، پاڤڵ و قوبات خاوەنن، ئەگەر ئێستا لەگەڵ لاهوری شەجەوێت لاهور خاوەنەکەیەتی، حەسکەکان حەمەی حاجی مەحموود خاوەنەکانیانن، پارتیەکان بنەماڵەی بازانی خاوەنەکانیانن، یعنی هەموو ئەم کۆیلانە بەڕاستی خاوەنیان هەیە، هەر کە باسی خاوەنەکانیانەکەی ئیتر یەکسەرە ئیتر یەنە جۆش و خۆش هەر لە خۆیانەوە یەن پەلاماری دار و بەد ئەدەن. چونکە بۆ لەبەرەوەی ئەو خەڵکانە بەڕاستی ئەو خەڵکانە خەڵکانێکی ترسنۆک و جەبانن و ناتوانن خۆیان خاوەنی خۆیان بن. سەرەتا کە گەورە ئەبن لەژێر سێبەری باوکان، باوک ماڵیان بۆ دابینەکە، نانیان بۆ دابینەکە، هەمووشیان بۆ دابینەکەت. کە وەختێک گەورە ئەبن ئەچنە دەرەوە ئیتر سێبەری باوک بەسەرەوە نامێنەیە، ناتوان بە تەنها وەکو ئینسان بۆ خۆیان بژین ئارامەحمە ئاسا. ئەبێ بڕۆن خاوەنێ بۆ خۆیان پێیاکەن، چونکە باوک لەسەریان چۆتە ئەو لاوە، یعنی ڕۆشتووە بابنە ئەو چۆتە ئەو دی و یەت خاوەن بۆ خۆی پێیاکە. ئیتر ئەو خاوەنە ئایدۆلۆژیا بێت، سەرۆکی حیزبێ بێت، سەرۆکی شێخێ بێ، سەرۆکی ئیلا شتێک پێیاکە بۆی بڕوات لەژێر سێبەرەکەیە بوەستێ، لەبەرەوەی خۆی خاوەنی ئەوە نییە کە با بڵێن وەکو کەسایەتیەک دیفاع لە ئاراءەکانی خۆی کا و حەقی بەسەر کەسەوە نەبێت. ئێستا من ڕەنگە زۆر سەرکردەی فڵان و فیسار و یا مەسئول و یا مەسەرکردەوانم خۆش بێ وەکو شخصی و ئەرم بابەتانە، بەڵام تۆ وەرە 1 ملیۆن قسەی پێ بڵێ هەر بۆیشم مۆزوعی وەکی مشکلی منەکە من پیاوی ئەو نیم دەبژم دیفاعی لێکم. بۆ عیبە بۆ ئەو کەسانە بەڕاستی یەن دیفاعەکەن لە نۆشام سەفا، یا دیفاعەکەن لە فڵانە مەکتەب سیاسی، یا لە مام جەلال، یا لە فڵان یا لە فڵان یا لە بنەماڵەی بازرگانی. ئەم باش هەرمەزاریە، ئەمە عیبە، ئەمە ڕێک بەڕاستی مێگەل بوونە. دەنا دەبێت بۆچی منی مرۆڤ کە پەلاماری زانایەک ئەدرێ، هی دانایەک ئەدرێ، هی سەرۆک حیزبێک ئەدرێ، هی سەرۆک خێڵێ ئەدرێ، هی سەرۆک دەوڵەتێک ئەدرێ، ئەگەیشێک لەوانە زۆر لای منیش ئازیز بێت و زۆر خۆشەویستیش بێت، بۆچی بێ من بێمە وەڵام؟ ئەمە کەی ئەرکی منی مرۆڤە لە حەقیقەتە ئازیزان. وەڵامەکەشی جگەر لە هیستریا، جگەر لە کوێربوون و جگەر لە نەزانی شتێکی تر نییە. حتا هێندەش معریفیان پێ نییە کە بێت وەکو مرۆڤ وەڵامێک بداتەوە کە گفتوگۆ ئامێز بێ، کە گوێنی تیانە بێ، پەلاماری تیانە بێ، شکاندنی تیانە بێ، بێ دابنیشی مناقەشە بکەن. ئەمانە مناقەشە ناکەن. بە تایبەتی ئەو کەسانەی کە دیفاع نۆشام سەفاکەن زۆر زۆر گوێن فرۆشن لە حەقیقەتە، زۆر زۆر، یان یەک مناقەشە نازانن، تەنها گوێنی ئەخلاقی نەبێ، بووە بە کەلتوریان خۆشەویستانی من. بۆیە ئەمە دەرخەی ئەو ڕاستەیە کە تۆ کۆیلەی و ئاغاکەش ماڵی لە شوشەیە، بۆی ئەترسی لەوەی کە نەبێ باسی ئاغنا بۆ نمونە نەوشام سەفا یا جەلال تەڵەبانی یا مەلام سەفا یا مەسعود، هەرچێک بێ ئەوەیە تۆ بۆ بێ بترسی لەوەی کە کەسە ڕەخنەی لێگرێ، بۆ تۆ ئەترسی لەوەی کە کەسێ ناوی ئەبا لە ڕاستیە، بۆ تۆ تۆقی و دەو مۆزوعە کێشەکە چییە؟ بۆیە بەشێکی بەرچاو لە گەلی کورد لێرەوەیە، واتە هێندە کۆیلەی حیزبی و سەرۆکی و ئایدۆلۆژیایە، سەدان ساڵە لە جێگەی خۆیدا ڕاوەستاوە و باجەکەی ئەدا و بەڕۆ پێشەوە ناتوانێت هەنگاوە بنێت. بۆیە ئەم جۆرە گەلە وەکو کورد بەداخەوە کە شکست ئەهێنێ لە دەستنیشانکردنی نەخۆشیەکان و دەردەکانی خۆیان بە دەرمانی خراپ لە دوجارە ئەمرێ، واتە بە چارەسەری خراپ. هەر ئەوەیشەکە لە مێژووی 100 ساڵی ڕابردووە کورد چونکە نەیتوانیوە نەخۆشیەکانی خۆی دەردەکانی خۆی دەستنیشان بکە، بۆیە هەمیشە دەرمانی خراپی خواردووە و نەیتوانیوە چارەسەری خۆی بکە و چارەسەرەکەشی هەر خراپ بووە. بە کورتی کە تۆ نەتوانی چارەسەری نەخۆشیەکەوە بکەیت و بیدۆزیتەوە، ئەوە بە دەرمانی خراپ ئەمریت. بۆیە بەداخەوە کە گەلی ئێمە ئاوای لێ هاتووە. پاشان ئەمەوێ هەمووتان ئەو ڕاستیە بزانن کە عەزیزانی ئارام ئەحمەد، من وەکو ئارام ئەحمەد یا وەکو ئارامی حاجی عەلی کە ئەحمەد باپیرەم و باوکم ناوی حاجی عەلی پێنجۆی نییە، باشە، چونکە کوردم خواو لە کوردستان و بە کورد خوڵقاندومی و لەسەر کوردبوونیش من ئەچەوسێمەوە لەلایەن داگیرکەرانی کوردستان و حیزبەکانی باشووری کوردستانیشەوە تا حەدێک. بۆیە وە کورد بەرەنگاری هەموو ئەو دوژمنانە ئەبمەوە کە چ دەرەکیە و چ ناوخۆییە. ئەگەر بۆ نمونە گەلی ئێمە خاوەنی کیانی خۆی بایە و من کرێکارێک بوومایە و وەکو کرێکار بشەو سامایەتەوە، ئەو کاتە دیفاعم لە کرێکار و لە چینی کرێکار و ئەوە کرد. ئەگەر وەکو ئینسانێکی ئاینی بە نمونە بچەو سامایەتەوە، ئەو کاتە ئەهاتم دیفاعم لە ئاینە کرد. بەڵام ئێستا من و تۆ و فڵان و ئەمانە وەکو کورد ئەچۆسێنەوە، باشە، کەواتە ئەبێ وەکو کورد لە جەنگابین دژی هەموو ئەوانەی کە ئەمان چۆسێنەوە کە خاکمان داگیرەکەن. بەڕای من ئەو کوردەی وابین ناکاتەوە لە دوو خاڵ تێپەڕ ناکا، یا کەسێکی ئەحمەقە گەمژەیە بەڕاستی،
يا أويا كسي خائنة يعني لا سر هيلي خيانته بويا عزيزان هندي فعلنا شو صفاكن كين أمانة بشي كان لوانن كلا قران دا كون بحسيتيايا بوا باندام برلمان بوا بوزير وقزير لحكمتك يمسوا البازاني ويكيتي اوانيا رولي هبوا باري باشي بيا كردوا بشي خوي بتشريوا ياد وكو كويليشي وفادار بونو شو صفا بو امام ياد چونكا لريقي اموا توانيوتي شاهان بو خوي بجي ياد دفاع لا نوشو صفا هن اندامي برلمان بون لبغا 4 سال يا 8 سال يا لهوليرا اندام برلمان بون باري موليان دسكوتو بارزو خويان بون بمليونير حسابي خويان نازانن للريقي قوران وميديا قوران وعالم بابتانوا اسيين دفاع لنوشام صفا كان بتشبو راسا بو شنك نوشام صفا بو بهوي او كنان الكوترونوا باشا هيشا توليشي دز نكوتوا رسوا كراوا بلام شنكا بعقل كويليا اما هيشي تانية هلا خويت دفاع لانه دفاع مصفاكات باشا بلام اقدي قدبا عزيزان كركاني خوي ككورينو شو مصفان كم شو مصفا كدوني بخاوني لاني كم 1 مليار دولار 2000 جال باوشيان لو قورا دربي هنا شركان ديوانات اصلا بوش الموضوع نيه اوان لو تيجيشتون كباوشيان شي جا همو روجي بلامال بدري او قرن نيه قرن اويا امان شاهانه بو خوان اجين جيلفانيان برا بون بخواني هموشتي بويا هاتون ام كرانا والله مدانويان بخشيوا بوتو لو تانجيو صقاني بالدرقاي انه شو عم صفا با اوان شركه بكن امان بو خوان امان هاد بو خوان حبيان بي اوش خليشي نير قالو ويسكيو روجي لندن لايك شيكي انجليز بيتو روجي لا دبي لايك شيكي كل بيت باشا يتشرى صقاكا وانا بجي معوا كاوش شرى صقا بكن براسي ايه دسي شان خوش بالواقع خوش ويسان كل قسيكي جواني عليه كاتي مقاش هبيت دسي خون بوشي بسوتين كاتي كامهم وجوجه هي امهم وخوارو خيتشه هي امهم الجيره هي براسي دفاع الى باوشانكا جاوان بوشي خوان ما دوبكن بحر وانا بو خوان حبكن هبه انتاي ورا هركزين شو صفقاشي لدانا طب الامالي بدايشي وعليك خشي ولا كلمه بويا عزيزان كاتي ملا بختياركم ولا قسيك اللي سنو شو مصفى يك من كسانك من بو بلايفك لايفكش مهرما وايستا رخنم لا ملا بختيار قلتو بلا مرمى شنو بو لبري تعريفي نو شو مصفى يكذبوا نك او يدي بدا باجني بقول لجاك على شيء عليه نو شو مصفى رازي بو بويك لقى حكومتي عراقيه لو سدمار ريب كويت اما جاجلو كان دوي نو شو صفا اما بخالي نيجاتيف بو نو شو صفا حسابك برام او خالي نيجاتيف نيه من بي ام او خاله شي بدروسته ومن شو صفا بهمو رخنا كانوا كيسه باسو بلاماري اي مقساكم بهمو رخنا كانوا او تيجيشين نو شو صفا دروس بولا راسي اجل نو شو بجينو شو صفا كدايه لو كاتيا لقل بعسا ريكوتني بكدايه بهاشتيك بي راسي ببنايه نهار جاكي ما بارانكلا نامهم بندك يرانبو نكون انفعلكلا نميجي اما بوجور امسايوا كنسايوا كلا رابرني شو كومرد زجدي برهمينا لبرا ما خالي بوزيتيف على راسيا برام جاجرو كان شلون نو شو صفا وينو تو شلون لقى بحث بو لقى بحث ريكوت يزو قازن جيبو رينكودن شي تانكل همو كنتنا بكشنو انفال وبقبت بختن نقبتي لدويشا كومرد زجدي برهمينا لباشو دي كل سنه باشا كشي بيشواني ام تيجيشنانوا هادشي جي فان فول هي عزيزان بناي قرانوا هادشي جاجرو هي فالامالي ملا بختيار عين غوايا ملا بختيار بلامالي كاكنو جيفان مصفاي اواني ياوا اگر راسي كير باكاتي خوي كم خوي ما بو نوشان صفا باسي بكدا سيري ام دون كيشوت ديال نوشان صفا براسي دون كيشوت بوكا شمشركه لتختيه جا عزيزان يا رام احمد اما ناشرين ترين دسواجا وبمعنى ترين تيجيشنا ككالفا مكان بكاري اهن خود زانم نوشوان هنده تاوان کار بوا هنده حیله باز بوا هنده ساخته بوا كداجال بناي قرانوا نزيكي 1 مليار دولار بو كركان دزيو بجي هشت تاع شاخش بوا وكو اواني تريش وكو ملا بختيار وكو فال فيسال سرقالش كاندني بنجكاني يكتبون قارماني شارينا وخوبون دياره باشالي هنده بو غنا بويا اتسنكا انسان باسي نكات باشا جاوا علي قسقسي هنيو بارا هنيو قسقسي هني علي برادر يكيا ماوەیەکە ئیش و کاری نییە تاوان خۆشەویستان لەم هۆڵەندایە برادری خۆشمە دانیشتووە باسی چیەکە مەجلیسەکەی نوێژوان مصەفا نازانم 20 25 30 بابەتی بڵاو کەوتەوە یەک خەڵقە مەجلیسەکەی نوێژوان مصەفا
کە لە سەدا نەوەی سوێن بەخوا چیرۆکی خەیاڵی خۆیەتی ئەسڵ ئەساسی نییە لەگەڵ ڕێز ماوەی بەڕاستی ئاخر نەوشیروان وەکو کەسێکی ڕوشکێن وەکو کەسێکی قسە تڕن کەی مەجلیسی هەبووە مەجلیسی نەوشوام سەفا قسەی قۆڕ بووە شکاندن بووە سوکاتی بووە جوێندان بووە باشە کابرایەکی وا کە تەنانەت بۆ ساتێک ڕێگەی نەکەوتۆتە ماڵی پێکەنین کابرایەکی قارەمانی شەڕی ناوخۆ لە شاخ و لە شارە باشە لە دواییشە بردننی ئەم هەموو پارێ مەجلیسی لەکوێ بوو وڵی باسی مەجلیسی بۆ نمونە پیاوێکی وەکو هینەکە وەکو شێخ عوسمانی بیارەیەەکە ئەگەڵاکە پیاوێکی وەکو باسکردێ ئەموو ئۆکەی چکە مەجلیسی ئەمەجێکی شەرافەتمەندانە و ئینسان دۆستانە و ئاینیانە و جوان و پاک و ئەلەم بابەتانە بووە نەوشاتەفا مەجلیسی لەکوێ بوو کاکە مەجلیسی چی نەوشاتەفا جرتی بۆ عالم لێەوە کاکە نەوشاتەفا هە تااقەتی نەوشاتەفا لە شاخا شیعارێکی هەبووە خۆشەویستان وتێتی بەیانی هەتا نیۆڕۆ ڕقم لە خۆمە لە نیۆڕۆ هەتاوەکو ئێوارە ڕقم لە خۆم و لە خەڵکیشە ئەم کابرایە کە ئاوابیری کرد بێتەوە مەجلیسی لەکوێ بوویت خۆشەویستانی ئارام ئەحمەد کەسێک تا نیۆڕۆ ڕقی لە خۆی بوو بێ نیۆڕۆ تاوەکو ئێوارە ڕقی لە خۆی و لە خەڵکیش بوو بێ مەجلیسی لەکوێ بوو ها نیتی لەمانەش بگوزەرین هەموو بنەماڵی بازانی پاڤڵ قوبات فلان چونکە هێزیان هەیە سەدان جار پێ بخەنە سەر کلکی نەوجیفام سەفا یەک پیاو لەمانە ناوێرن دیفاع نەشان سەفا بکەن بە کوڕەکانی خۆشیەوە بەڵام هەمویان بۆ مەلابەختیار ئازا و قارەمانن بۆ چونکە پەلاماردانی مەلابەختیار ئازایەتی ناوێ مەلابەختیار نە هێزی هەیە نە شەقی هەیە نە زیندانی هەیە نە فڕاندنی هەیە ناچێش کاتمان لێ کاتەقە نادەقەیە بنمونە کەسی وایش خۆشبارە بۆ قسە پێوتن ئاسانە چی پێ مەلابەختە پێ بڵێ ئاوای خۆ کەس ناڕفێنێ کاکە کەسی شکاتی لێ ناکات تا لەسەر ئەو بابەتانە ئەوە تا خودی پاڤڵ تاڵەبانی کۆمەڵی قسەی کرد لەسەر گۆڕان و نەوشیوان کە ئەوان کوردستانیان تێکداوە و باڵانسی هێزیان گۆڕیوە بە قازانجی پاتی و ئالەم بابەتانە دیارە غێرە مباشر قسەکەی ئەبۆ جۆرەیە با ئەو جوێن فرۆشانە بوێرن ئاوایش پەلاماری پاڤڵ تاڵەبانی بدەن باشە خۆ پاڤڵش قسەکانی بەشێکی ڕاستە نەوشیوان تەنها ویستی تۆڵە لە مامجلال وێکێتی بکاتەوە نەک ئەوەی کە بەڕاستی بیوێ کۆمەلگا بگۆڕێت و دڵنیایش بن مامجلال و نەوشوان سەفا نەمردنایە هەردووکیانێکیان نەگرتەوە ئەوە تاکید بندەوە باش نییە هەر بۆیە لە کاتی هەڵبژاردنەکانە یەکەم هەڵبژاردن کە خودی خاوەنی مەجلیسەکانی نەوشوان سەفا بڵاوی کردوێتەوە ئەڵێ کاک نەوشیروان وتوێتی هین وتوێتی کاک نەوشیروان پەس لە کۆیە دەرچین خەبەری ئەوم بەرێتی هیچم ناوێت باش نییە لە کۆیە دەرچێ بۆ لەبەرەوەی کۆیە زیادی جەلا تاڵەبانیە ئەگەر گۆڕان و نەشوان لە کۆیە یەکەم بن یا این جەلا تاڵەبانی پشتی جەلا تاڵەبانی یاوە لە زەوی یەکەمیش بوو بەڕاستی گۆڕان پشتی جەلا تاڵەبانی یا لە زەوی لە دواییش نەوشوان سەفا هەڵقن ڕای کردە سەری ڕەش دەستی خستنە دەستی مەسعود بازانی و ئێمە ژۆمان زانی ئەی گۆڕێ بەڵام دواییشە هیچی نەگۆڕی بۆیە نەوشوان سەفا عقدەکەی گەیشت بۆ ئەو سنوورە کە یەکەم هەڵبژاردن ئاوای وتو بۆ ئایزانی ئارام ئەحمەد بۆیە پاڤڵیش کۆمەڵی قسەی کرد بە تایبەتی ناچمە سەر هەموو قسەکانی ئەو بەشەی کە باسی ژیانی خۆی ئەکات لە لەندەن وا قسەی ئەکرد وەکو لە سیبریا ژیابێت پاڤڵ تاڵەبانی وەکو لە کابوڵ ژیابێت وەکو لەسەر جادەکانە بە نمونە توخوا گوناحە چلوورەی فرۆشتووە و ئاسکرێمی فرۆشتووە و نان نەبووە بیخوا و کوڕی باش ئەو قسانە بڕۆ بۆ حەلاوی باسکە بۆ حەلاو بەخوا پاڤڵ تاڵەبانی لە هەموو تەمەندا مەگەر لە ڕاکردنا مەگەر سپۆرتی کرد بێ ئارەقی کرد بێتەوە لە ژیان تا زەحمەتی نەکێشاوە لە ژیان تا نەبووە بێخەوی چەشت بێ لە ژیان تا یەک چەقانیشی بۆ کورد نەتەقاندووە مەگە سپۆرتی کردی بێ و ڕاو کردی بێت و ئارەقی کرد بێتەوە تەواو ئینە چیت کردوتۆ کاکە هەمیشەش جیرفانی فوڵ بووە لە ڕاستی ئەو قسانە بۆ چیەکەی تۆ لە لەندەنا ژیاویت لە لەندەنا ژیاوی کەچی وا قسەیەکە بەڕاستی وەسەمان زۆر خراپ بوو لە لەندەن و ئەوەمان ئەوا بوو من ئیش مەکرد و من ئەوە بکە هەموو کەسێ بێ ئیشکە خۆ تۆ چیت تۆژە بێ ئیشکی بەڕاستی چاچی ئیشی چی کردو وەخا هیچی نەکردو باشە ساڵی هەشتا خۆ مامڕۆسم باسی کرد لە NRT و نازانم لەکوێ بوو ئێستا ڤیدیۆکەی ماوە ئەڵێ دووسێ کەسمان گرتبوو کۆریە نازانم کوێیە بە 2 ملیۆن دیناری ئەو کاتە ئازادمان کرد مامجلال 2 ملیۆنەکەی وەرگرت نادی بۆ لەتیفی بەنداو دەست ئاوەزاواکەی مامجلال مێردی شانەت نادوی بۆی خەسە حسابەکەی ئەو هەر ئەو 2 ملیۆن دیناری ئەو کاتە یەک گەڕێکی لەندەنی 10 ساڵ پێشیا بەڕاستی دوێنێ شتێکم خوێندەوە پێرێ بووکەی بوو ئەڵێ لە ساڵی 76ەوە هەموو مانگە مامجلال 150,000 دلاری لە هین وەرگرتووە لە قەزاکی وەرگرتووە ئەمە جگەل لە ئێران لە شا لە جمهوری ئیسلامی لەکوێ لەوان شێ وەرگرتووە ئیتر بۆچی نەتان بووە باوکم بە ئەڵڵا شاهانە ژیان بۆ خۆتە حقەتە ئیتر قسانە بۆ خێڵی لە کابوڵ ژیاویت بۆیە هەندێک قسە هەیە ئەم جەماعەتی گۆڕان و ئێوانی نەوشوان سەفا قسەی قۆڕ مەکەن بەڕاستی عەقڵتان لەبێ عەقڵ کاکە ئینسان
لا 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 وەکو هەموو بوونەوەرێک لە ئەوروپا شار وایە بەڕاستی خەڵک ئێستاش باسی جەنگیز خانەکات ئێستش باسی تەیموری لەنگەکە ئێستش باسی ئەتاتورکەکە ئێستش باسی شای ئێران و بنەماڵی شای ئێران و ئەلەم بابەتانەکە ئێستا هەیەت باسی نازانم باسی سەلاحەدین ئەیوبیەکە کە چەند سەدە لەمە پێشەوە ئەوە بووە باش نییە خەڵک باسی نازانم جمهوری ئیسلامی و باسی خومینیەکە کە ئەویش مردووە بۆ نمونە باسی مەدام سەفاکە کە ئەویش مردووە باسی مامجلالەکە کە ئەویش مردووە باش نییە باسی هەزاران سەرۆک دەوڵەت و خەڵکی مێژووی و ئەلەم بابەتان لە سیاسیەوە لە هونەرمەندەوە لە مفەکرەوە باسی هەرمیانە کرێ قەدەخێژ نییە بەڕاستی مەگەر نەوشوام سەفات چییە مادەم مردووە کەس باسی نەکا هەتا قەنادەقەی گەڵێن ئەوە بۆ تا خۆی مابوو باستان نەکرد وەڵڵا خۆشی مابوو 50 لایەک لەسەر کردووە ئیتۆی بۆ چییە بەخوا ئەو کاتێک کێشێتی بۆ هەزار قسەی ناشیشم پێوتە بە نەوشوام سەفا خۆ لە پاڵتاکە هەموو خەڵک ئەزانێ ئەو ڕاستیانەکە بۆیە ئەبێ ئێوە تێبگەن گەمژەکانی دەوروبەری نەوشوام سەفا ئەبێ ئێوە تێبگەن نەوشوام سەفا لە گۆڤاری ڕزگاریەوە لە شاستەکانەوە ئەم کابرایە لەناو جوڵانەوەی کووردا هەبووە لە باشووری کوردستان بە چاکەکانیەوە بە خراپەکانیەوە بە هەڵەکانیەوە بە هەموو شتەکانیەوە وجودی هەبووە وجود باش نییە هەبووە بەڕاستی کەنی کەسایەتیەک بۆ بە هەموو عیب و عارەکان و بە هەموو باشیەکانیەوە وجودی هەبووە بۆیە باسکردنی ژیانی سیاسی هەتا ژیانی نووسینەکانی ئەدەبی هەموو ئەمانە ڕەوایە پێویستە باس بکرێت هەر کەس بۆی هەیە باسی بکە مێژووی بخاتە بەردەم نەشتەرگەری بۆی هەیە باسی مەناو سەفاکە هەموو کەسێ بۆی هەیە خەڵک باسی شێ مەحموودکە بۆی هەیە باسی هەموو کەسێ بکە بۆ نەوشوام سەفا خەڵک قسە لەبەرەوەی مردووە ئەمە کەی قسەیە کاکە نەوشوام سەفا لانیکەم 50-60 ساڵ ڕۆڵی هەبووە لە باشووری کوردستانە جێگەری جەنە تاڵەبانی بووە گۆڤاری دەرکردووە خاڵی دەیان کتێبە شەڕی ناوخۆی کردووە ئەسیری کوشتووە نەوشوام سەفا دوجار یەک ملیۆنەری دزیوە گردی دزیوە کارگەی ئاسنی دزیوە مۆڵی دزیوە بازاری دزیوە بەنزیخانەی دزیوە ئەی هاوار چۆن باس ناکرێت کاکە وەڵا باسەکرێ بلێشین کەواتە قسەی پووز مەکەن هەر کەسێ مافی خۆتی باسی کە ئەنجا باش بەسەر بەرابەختیار عەزیزانی ڕەحمەت بە تۆزێکیش باسی ئەو مەلابەختیارە بکەم ئەو مەلابەختیارە قسەی واکە ئازیزان ئەوە نییە حەقە هەموو ڕۆژێ نییە یەک دانە ئەمە چەپکە چییە ئەوەنە بە شوڵکی چەمی گەورەی پێنجەی تا پشکێنی ئەو شوڵکە تەڕەکە ئاوای لەکەی هاژەیە بەڕاستی قسەی واکە ئەم کابرای ئەڵێ فلیمی هیندیە بە قورئان بەلەمەکەم جارێ من دەرکم بەوە کردووە کە مەلابەختیار تووشی جۆرێک لە نەخۆشی بووە خۆشەویستان جۆرێک لە نەخۆشی مەلابەختیار ئەبێ بزانێک نەخۆشیەک لە هۆڵەندا هەیە پێی ئەڵێن ئیخۆ سنتریک باشە ئەم نەخۆشیە چی عەزیزانی ئالا مەحمەد ئەو کەسەی کە تووشی ئەم ئیخۆ سنتریکە ئەبێ خۆی لە مەرکەزە ئەبینێ خۆی لە چەقا ئەبینێت باشە وایدا ئەنێ هەموو ڕووداوەکان و هەموو ئەو شتانەی کە هەیە لە دەوری ئەوە ئەخولێنەوە باشە واتە لەم مەرکەزە ئەخولێنەوە کە مەلابەختیاری تێدایە خۆشەویستان باش نییە واتە بەتەنها خۆت گرنگی و خۆت سنتەریت و خۆت چەقی هەموو شتەکانیت باش ئەمەش نەخۆشیەکە مەلابەختیار تووشی هەبووە مەلابەختیار هەرچی بێت هەر ئەڵێ من وام کرد من ڕێخستنەکانم کرد کۆمەڵە هەڵوەشایە من ڕێخستەکانیم ئاوا لێ کردەوە من ئەوەم وا لێ کرد من ئەوەم وا لێ کرد هیچ کاتێ ناڵێ فڵان کەس وای لێ کرد هەر من وام لێ کرد باشە ئەم خۆ بە سنتەریستکردنە ئەم نەخۆشیە وای کردووە هیچ قیمەتێک بۆ دەوروبەرەکەی دانانێ ئەم کابرایە بەڕاستی هاشە هەمیشە خۆی پاڵەوانە هەمیشە خۆی سنتەرە هەمیشە هەموو شتێک ئەباتەوە بۆ خۆی لە کاتێکە بەڕاستی وان نییە ئەو مێژوو وان نییە خەڵکی کەشک لەگەڵ یا بۆ قسەی کردو ئەی نووسێتەوە ئەم جارە ئەڵێشی خۆشەویستان دەوەرە ئارام مەحمەوڵ شێخ نەهروو بمێنێ وەرە لەو جامۆ 5-6 قاتیشە خۆ هەڵمەیە خوارەوە ئەڵێ سەدام حوسێن لە من ترساوە باش نییە ئەڵێ سەدام وتوێتی من هەر لە مەلابەختیارە ترسم سەدام کە تەقی لە عەبدولکەریم قاسم کردووە لە بەغایە لە مەلابەختیار ترساوە ئەی بەو کە ڕۆم مەلابەختیار بەو کە ڕۆم مەلابەختیار تۆ قسەی واکەی تۆ نازانم بەڕاستی تۆ پێمان ڕابێری کاکە هەر بەڕاستی تۆ پێمان ڕابێری هەر بەڕاستە ئەتەن پێمان ڕابێرە بەخوا مەلابەختیار کاکە ئەو خۆ ئەوش کاکە ئەکرێ چونکە گەنجێک بوو لە خانەقینەوە هاتۆ هیچی نەزانی و لە سلێمانی لەناو خەڵکی شارە حیاتەکان ژیاوەی تۆزە فێری زۆڵەتی بووە بەخوا ڕەنگە پێمان ڕابێرێ بەڕاستی کاکە اینجا لەچی مخابراتی عێراقی بەس لە مەلابەختیار ترساون ئەی خوا قورب بۆ سەرەی ئارام مەحموود باشە ئەو سەدام حوسێنە حسابی بۆ ئێران ناکرد هەساڵ حسابی بۆ ئەمریکا ناکرد حسابی بۆ دنیا ناکرد باشە مخابراتی عێراقی لە کوێ بیانویستایە چیان وایە ئەیان کرد مەلابەختیار لە من ترساون
باشە والله ئازیزان یەک تۆزیکە ئەو مەلابەختیارە بدوێنە ئەڵێ من جەنگیز خانم لەناو بردووە کاتی خۆی ئەو جەنگیز خانە بە تیرروکەوانی من وەکو مەلابەختیار لەناو چووە یا ئەوە من بووم هێزم برد بۆ بەرلین و هیتلەرم ڕوخان و فاشزمی هیتلەریم لە ڕێگەوە دەرێنە هەر لە خۆی مەناعەتی نییە وابوو یەک تۆزیکە بیدوێنیت هێدە کاکە بخاتری خۆ کاکە عیبە برای من کورە کاک مەلابەختیار چاوەکەم کورە خسانە مەکە کاکە ئەیاوار ئەنجا پاشان هەمبوو گرنگ نییە کاگە مەلایگیان هەمە ئەیخوا ئێستا هیچی نییە ئێستا نە حیزب هەیە و نە گروپ هیچی نییە بەڕاستی ئەمە زۆر عیبە برایم بەخوا ئەمە زۆر عیبە بە قورئان من تەریقە بووە کاکە بەخوا دوێنێ برادەرێ بۆی نادەم لە دوێنێەوە من هەر ئارەقەکەمەوە و جلە گۆڕم و خۆمەشۆم کاکە تا عیبە کاکەچێ ئەی هاوار وەڵڵا زۆر ناشرینە باشە ناکرێ ئینسان بە گشتی ئەو نە خۆی بە شت ئەو نە خۆی بە سنتەر ئەوەندە خۆی بە باش و پاک بزانێ باشە و تەنها یەک جار بە خۆی نەڵێ من فڵانە هەڵام کردو لە ژیانی سیاسیە ئەخر عەزیزان هیچ کەسێک ئەڵێ قسەیەکی ئەڵێ بەس خوا هەڵە ناکا هیچ کەسێک لەم دنیاە نییە هەڵە نەکا کاکە کەسێک نییە تووشی خراپە و لادان نەبوو بێ کاکە ئیتر هەر لادانێک ئەڵێ کەشی ئەم مەلابەختیارە قەت تووشی شتێک نابێت زۆر سەیرە بەڕاستی باشە ئەمە عیبە کاکە باشە بۆیە قەت ناڵێ من ئەم هەڵە سیاسیم کرد یا من ئەم خراپەیەم هەبوو هەم پاکی پاکە 24 ساعتم کابرێ یا من فڵانشتم خراپ کرد یا فڵانە کەس باشی کرد بەڵام من هەڵم کرد ئەمە ئەو نەخۆشیە کە بۆم باس کردن باش نییە اینجا یەکشی تر قەینا قسەیە بۆ دزەکەین بە فەرزی ئەوەیش کاکە شای ئێران کاکە خومینی کاکە بەشار ئەسەد کاکە ئەردۆغان کاکە سەدام حسین کاکە هەموو ئەم دنیای قەزافی هەمووی قەیە لە مەلابەختیار تۆقیوە و هەمووی زەڵنەقیان چۆ و کە ناوی مەلابەختیار یەکونمیزیان کردو بخۆێنە قەینا کاکە قوبوڵمە باش نییە بڵین با بڵێن ڕاستەکە کاکە هەموو ئەمانە لە مەلابەختیار تۆقیون باشە کاکە دیسان وڵی هەر عیبە ئینسان ئاواسی خۆی بکات باوکم بە شەرەفم لە ڕاپەڕی باشترین ڕۆڵم هەبووە لە ئاوارەیەکە هەر بە هەماش کردوە لە ڕوون نابێ حتی باسی بکەم بە قورئان لە ڕوون نایە ئەتەسم قسەیەکەم لە ڕووداوانەیە کە بینیومە خەڵک بڵێ لە ئارا مەحموود درۆوەکە بە نمونە خەڵک بە شێ ڕاستە لە درۆوەکە قەل لە ڕوون نایە باسی کەم کاکە باش نییە پاشان کاک مەلابەختیار تۆ ویژدانە بە پیر کام بەڵگە لەکوێ کێوتی چۆن وترا ها وڵاتی وڵا فڵانە کەس وتوتی لە دانیشتنیەکە کاکە وتی نابێتە شت برای شیرینە نابێتە شت کاکە بە وتیان ئارا مەحمەد و شوام سەفا خانوویەکی یاوەتێ وتم ئەی هەر خانەکە بە گەورەی بە پانی بە درێژی درۆ خۆ وتی نییە وتیان لاهوری شێژەنگی سێ شوقە یاوە بە ئارا مەحمەد وتم هەر سێ شوقەکە بە قەبری باوکی درۆزن باشە ئەگەر کورانەیەکیش یابێت بێن وتیان وڵات دەستگای هینە ئەمەی دژە ترۆرەکیە زەویەکیان ناوە لە ڕاپەڕین بە ئارا مەحمەد وتم هەر زەویەکە بە دەژی بە پانی بە قەبری باوکی درۆزن خۆ بە وتی ناوێت کاکە مەلابەختیار ئەگەر بە وتی بواە ئێستا ئەم ئارا مەحمەد بەقەدەر شاسوار بە شوقی هەبوو لە سێمانیا بە قورئان ئەگەر بە وتی بواە کاکە وتی ناخوا بەڕاستیت ئەمە لەبەر چی ژویان پێوتوە بەعس و مخابرات لەبەرەوەی ڕێخستنەکانی کۆمەڵە هەڵوەشاوەتەوە مەلابەختیاری جەکسەر چۆڕێکی خستۆتەوە وەکو وازانێ بەعزیز کێشەی نەبووە مەلابەختیار و ڕێخستنەکانی کۆمەڵە نەبێ کۆمەڵێکی کاکە شەی شابوو ئەوان لە پێنجوێن جیران دوو پۆلیسیان لەگەڵاوە دوو پۆلیس کە هێنانەوە بۆ سلێمانی کابرایەک هەیە کە لە هەکاری شەید کرا قەینا ناوەکەی نابم باش نییە خەڵکی شارە زورە بە مامجلە ئەڵێ کاکە دوو پۆلیسی لەگەڵایە شەی شابووانە بنە ڕۆم لە دوو پۆلیسەکەی ئەسەنمەوە وتوینە نەوازی بێنە با بژێنی ئەعدام بکەن بۆی بڵێن ئەو نیە دەرکەوین کەوانەی ئەعدامەکرێن ئەینا خۆ ئەتوانی شەی شابی ڕزگارکەن خۆیان توانەوازی لەبێن بابیێن ئەینا شەی شاب و دووسێ نەفەر لە پێنجێنە دوو پۆلیسیان لەگەڵاوە بۆ سلێمانی کاکە وتیانە با بڕنتەوە بۆیە سەدام حسێن کێشەی ئێوەی نەبووە شەڕی خلیج نەبووایە و ئێمە ڕاپەڕینمان نەکردایە کاکە مەلابەختیار بە گۆڕی نازانم هەرچێک تۆ ناوی ئەنیت نەک سێ مانگ دوای ڕاپەڕین کە تۆ هاتیتەوە بۆ باشووری کوردستان حتا مردن ئەبوایە لە ئاوارەیە سەر بنایەتەوە بە حیاتی نایێتەوە بۆ شار ئەگەر شەڕی خلیج نەبووایە اینجا بۆ کاک بەختیارجان تۆ یەکێتیەکەت و کۆمەڵەکەت و بنەماڵی بازانیەکەت چی حسابی بۆ کردوون کاکە چیتان کردو تاخڵ حسابتان بۆکە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئەو پێشمەگە سادە و مناڵە فەقیر و قوڕ بەسەر و داماوە کە دوای ئێوە کەوتووە لە بنەبەردێکا شەهید کراون باش نییە من هەمیشە حرمەتم بۆ ئەو ئینسانە پاک و شەریفانە هەیە ئەوانەشی کە ئێستا شەهید نەکراون و پێشمەرگە بوون من هەر حرمەتم بۆیان هەیە بەس دزیان نەکرد بێت دزی و گەندەڵۆی نەئاڵابن من ئەنخەمە سەر و سەر چاوم چونکە من سەردەمانێ بووە خواخوام بۆ لەگەڵ ڕسمێکە لەگەڵ پێشمەرگەکە ڕسم بکردن بەڕاستی ئەو نەجێگەی شانازی بوون بۆ ئێمە بەڵام ئێوە هەمووتان ناشرین کرد کاکەجان ئەمە ئەوەیە
ڕێزم بۆ ئەو پێشمەگانە هەیە بەڵام ئێوە کۆمەڵی چی کاکە کۆمەڵە دز بوو دز کۆمەڵە کاکە کۆمەڵەکەی تۆ جەردە بووە کاک مەلا بەختیار باش نییە 35 ساڵی ئێوە چیتان بەرهەمهێناوە تا دابنیشی باسی کۆمەڵەکەی کە زۆر مهمە ئەو بووە کۆمەڵە تۆ خاوەنی بوویت شێخ جعفەر خاوەنی بووە باش نییە شێخ جعفەر کاکەجێ کاکۆسەتە ڕەسوڵ ملیێڕی پانکی نایزانم چییە پانکەیەکە بووکە ئاوایینێک باش نییە کاکە خولە سەنگاویە کاکە عەدنانی دادەمینە مانگانە دزی لە شەڕی داعشە ئەسەدان بایزی گەڕ و گول کاکەجێ ئەبوو فرسەت باش نییە دەیانی ترتان کە خاوەنی پۆست و پارە بوون لە دەر ڕاپەڕینەوە خۆ لە جەدە جات ئەمانەی چیکی تر نەبوون کاک مەلابەتی ئەیتە کۆمەڵە چی تۆ لە کۆمەڵە بە مهمە زانین باوکم بە ئەڵڵا لە چی تۆ خوای باسی ئالی هەسین مەکەن کاکە وەڵڵی ئەو ئالی هەسینە ئازیزان قەسەم بەخوا کفرە شەقیشی تێڵ بێت ئەو ئالی هەسینە خوا وەکیل شەقڵێ لەو ئالی هەسینە وەڵایی تاوانە باشە یعنی چی یعنی شەق بەو هەموو جوانیەوە بەو هەموو محتەرەمیەوە بەو هەموو احترامی شەقەوە بەو پێڵاوە جوانان و کارانەوە تو خوا گوناحی هەڵی لەقمی ئالی هەسین ها وەڵایی کفرە بە قورئان يعني آلی هەسین ئەوەندە سووکە ئەوەندە پوشە قەسەم بەخوا بۆ تێ هەڵانش نابێ ئەو ئالی هەسینە هەر بۆ تێ هەڵانش نابێ کاکە وەڵڵاه کفرە تێ هەڵیت باشە کاکە وەڵڵاه لەگەڵ حورمەتم بۆ ئێوە هەیە کە قسەکەم وەڵڵاهی کفرە تووشی دەبکەیت باشە کاکە ئەوانە لێبوونەتەوە برا ئەوانە خەڵتە ئەوانە خەڵتەی مجتەمەعن ئەوانە خەڵتەی کۆمەڵگان کاکە بنەماڵەی بازانی داماون ئاخر خاوەنی ئالی هەسینن بۆیە لە سلێمانیە خەڵک جەڵتیان بۆ لێیە کاکە چوار پیاوێنتیان نییە پیاوی محتەرەم و ڕابرد و پاک و ئەلەم بابەتانە ئەمانە کە ئالی هەسینی داما و چییە کاکە دانیشتووە لەسەر گۆڕەکەی مەناسەفا قسەیەکە ئەڵێ مەسعود بازانی خوا ئافریقایە واتای مەسعود بازانی مردووە کورە ڕۆڵە نەمردووە مەسعود بازانی ئێشتا ئەوە ئیدریس بوو کاکەجان ئەوە ئیدریس بوو ئەوە مەلا مستەفا مردووە کاکەجان مەسعود بازانی ماوە هێشتا زت و زیندووە هەتا 100 ساڵ ئەژی بۆم داناوە خۆ ساڵەکەی کاکە ئێستا 74 ساڵە هێشتا زۆری ماوە تا 29 ساڵی کەژی مەسعود بازانی نامرێ کاکەجان ئەڵەوە بويا كاك ملا بختياري عزيز شاوكي آل محمد نجاتم بو كورك لابد كان درو نام قصو شدكم بويا نهاتم بو كورك براسي ايوا اما بون دباشوري كردستان باجنيا انت كاك والله كاك ملا بختيار خلفني قصيش كم رنگ بيون على خوش برا تو الزويد لو خانقينا يا بولش فروشتانا عايدش فروش اناسم كتو الزويد داوت لو خانقينا يكون باش هيك لما نفكر كان شو بو دو زويبانات له خانقينا قال اش بكشي جواني إن كاك يا بولين شيء مكشي جوان نبون براسي حتى اشتك ما بركيو لو أنا كاك بياي داما يقرب بس والله كسينا هلا في على محميش قصرك هذا عنا هذا بقول بس أبمري بابا علي هاسين جرتي بوده بنا أوكي بشر كاك علي هاسين شي بلاي من عيبة علي هاسين ولا بشر تو وابزاني مسؤول بازاني مردوه باشا كاكا والله من او مسعود ابو مايا مسعود مايا باغ كلها وليرا ريك فلاقه مكا او توشن ادعاء ابو باوك مكا كمردو مسعود بدايه كي مردو مسعود بدايتي من ما فلاقه مكا انجا بدوش ديما كوتاي هو بلادنا ابو جرامو كاتي بلاد دقيقه كاخوان ليبون مالا باختيار كاتي لزندان بي نوش مصفى اتشبولاي عليه واجويكا كتب بشمان بودي تو الالوش شروش وقلم بابتانو وشانكاني عشوش كشفكا والله ما لابتيار ريق واجويكا شانكاني جميع كشفكات باجنيه باشا ازاد اكري ريق الرابو ايران كانت النعمه ابن بوشي علي وخلا كشكول باشا كواجوكي ما لابتيار ابينيه كبشمان بوتوا خلا كشكول زوزو جنب ما لابتيار دا عليه من بيم وابو كأو خراجتين كسبه كشي شو واجي كدوه وبشيمان بوتو يعني بشيمان نامين نسيبته دواء هو ملاوتي أشبه إيران ليروا روناكي جني كأزاني مبدئيا ملابختيار الرخاوة يتعامل شيء لقل ملابختيار باجنا من أو جنا أو روناك يعني الروناك لو هو مبدئي تبو راستي حتى برادر ودي شي علي لزندان ابو خدا كشكول ودي ده بنجركو سيم لازم علوم امثال يكت اي جوني بجني هدوش يعني ادا خدا كشكول انا ازابو كشي ملا بختار او تسيم بو عايزين راه بهر حال او كومل قصو باسكان بو هم رخنبو لما لا بختيار كان قصه هي نيكا عيبه ونازل اسابه شون شي اي وشتي دلوسكا اي حركه دلوسكا اي تشيبكا من نازل من راسيا او خويا زانيت عند دركي اجيبياني يشتبكن بلام اي ورابدي خراب تاني بداخوا ناتوا من برواناكم اي بتوان قربي او رابدو خرابي خوتام بكنوا شنو كان صار نويه كوا لهريمي كردستان هتاوكو بافلو لاهور هاتون كنايونا هاوسروشي كونغري شوار بو كونغري شنبو حتى او كاتا اي وها مكاربون دباشو كردستان
إيما لدس إيه ورا كله وراسي كان ملا بختيار لدس إيما لكون ركيد داناخر التلفزيون من هات مشواق سمكر باش خلو باش نقولش نكاكيجان بصدق كاس بلا مريم لو والله خو حموت خو اللي بيتو باجنيه ك نتاني قصة كان بقال من تان قدروا أقدوسي بعد اللي بينجري نبونا ياكو حاجي كريم أو كريتر هبو يحسبوا الشيء كلا يادي ناكين بيني سنتين عفوا كوتشي دواي كبنا خوشي بما جعل ديا أو أن هات وتيان كاكا واز بين شواق سيكل دوكي شجع نادى صوتها أتان كشتم كاكي جا إخوي أمي موضوع كاكا يعني إيو كمر جاي باشو تان أعرف لك ابن مالي بازانية هم ناشيني كتان كده أنا مني تقسناكم هو دارم كا بيامك إخوة مجاند بخوش يساني أرى محمد يتل زين كيتوان بيمو خدمتان بوكم ولا بابتي تر هر أو نمهبو هو دارم كبتواني بيت مسوديك تان بيبجينم ولا دعاء بيامي شاء عليهم بوقر شوكاني كدفاعنا شمصفا كان عيب بيابن أجل إيوه آذان براماري بافوليش بدن دير السليماني بول براماري بلا باختيارين خو بافوليش خصي خلابي كل جينو شمصفا دجي قران ولا بابتانا أي بناء باسي أوكن يا باسي باتي كان بو هاد ملابختي عليه تك هموتان عليه هندزيك تان بيه يكسبوا ملابختي شكون ملابختي هيك تانينا كامرا جيبوا والله أزياتيني براماري ملابختي عليه أزياتي براماري بافول بدي قبادي ابن مالي بازاني بدي كيونا يعني مراسي وكارك خواتان لقر عزيزان حرمتم بوتان هي بو بلادران وخوشي ساين تيك توك فني وبو هينيش انا ايش مع فيسبوك فنيش خواتان لقر عزيزان بخير يا الله ما شلون داخل يا جماعه فرم